شێخ ئەحمەد محەممەد بارزانی خودانی بارزان یەکێک لە کەسایەتیە ناودارەکانی کورد ساڵی 1892 لە ناوچەی بارزان لەدایک بووە و پاش لە سێدارەدانی شێخ عەبدولسەلامی براگەورەی لەلایەن عوسمانیەکانەوە دەبێتە خودانی بارزانیەکان و ڕێبەری تەریقەتی نەقشبەندی لە ناوچەکەدا. ساڵی 1930 بەهۆی ناکۆکیەکانیەوە لەگەڵ حکومەتی ئەوسای عێراقدا شەڕ و پێکدادان لە نێوان هێزی بارزانیەکان و سوپادا ڕوودەدات و نزیکەی ساڵێک دەخایەنێت کە دواتر بە شۆڕشی یەکەمی بارزان ناسێنرا. بەڵام بەشداریکردنی هێزی ئینتیدابی بەریتانی لە شەڕەکاندا و بردومانی ئاسمانی بۆ سەرناوچەکان وا دەکات شێخ ئەحمەد لەگەڵ 400 هاوڵیدا بەرەو تورکیا بڕۆن و لەوێ داوای پەناهەندەیی بکەن. حکومەتی ئەوسای تورکیاش بەهۆی ئەوەی کە پێشتر شێخ ئەحمەدی بە هاوکاریکردنی شۆڕشی ئارارات تاوانبار دەکرد و بۆ تێکنەچوونی پەیوەندیەکانی لەگەڵ عێراقدا خۆی و هاوڵەکانی ڕادەستی بەغدا کردەوە. لەگەڵ ڕادەستکردنەوەیدا بۆ شارەکانی باشوور دوور دەخرێتەوە و ساڵی 1936 دەهێنرێتە بەغدا کە هاوکات دەبێت لەگەڵ دوورخستنەوەی شێخ مەحموودی حەفیددا بۆ ئەو شارە و بەوەش سەردان و پەیوەندی لە نێوانیاندا دروست دەبێت. هەر بۆیە دەسەڵاتدارانی عێراق شێخ ئەحمەد دوور دەخەنەوە بۆ ناسڕیە. ساڵی 1939 بۆ ماوەیەکی کەم دەینێرنە پردێ و کفری و پاشان لە سلێمانی جێگیر دەبێت. لە 1943دا مەلا مستەفای برای لە ناوچەی بارزان شۆڕش دەست پێ دەکاتەوە و کاتێک حکومەت داوای دانوستانی لێ دەکات یەکەم مەرجی بۆ دانوستان و ڕێککەوتن گەڕانەوەی شێخ ئەحمەد دەبێت بۆ بارزان و لە ساڵی 1944دا بڕیاری دوورخستنەوەی لەسەرلا دەبرێت و دەگەڕێتەوە زێدی خۆی. لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشی مەهاباددا شێخ ئەحمەد بە هاوڵی مەلا مستەفا و هێزێکی بارزانیەکان بەشداری شۆڕشەکە دەکەن. دوای ڕوخانی کۆماری مەهاباد مەلا مستەفا بەرەو یەکێتی سۆڤیەت دەڕوات، بەڵام شێخ ئەحمەد بۆ پاراستنی گیانی ژن و منداڵەکان خۆی ڕادەستی عێراق دەکاتەوە. پاش دەست بەسەرکردنی بڕیاری لە سێدارەدانی بۆ دەردەکرێت، بەڵام دوای 3 ساڵ بڕیارەکە دەگۆڕێت بۆ زیندانیکردنی هەتاهەتایی و هەتا کودەتاکەی ساڵی 1958 لە بەندیخانەدا دەمێنێتەوە. ئازادبوونی شێخ ئەحمەد هاوکات دەبێت لەگەڵ گەڕانەوەی مەلا مستەفادا لە یەکێتی سۆڤیەت. لەوێ بەدواوە و پاش گەڕانەوەی بۆ ناوچەی بارزان خۆی بۆ بەڕێوەبردننی کاروباری ئاینی و کۆمەڵایەتی ناوچەکە تەرخان دەکات و لە پرسی شۆڕشدا بەشداری ڕاستەوخۆ ناکات. بارزانیەکان سەردەمی ڕابەرایەتی شێخ ئەحمەد بە سەردەمێکی زێڕیندا دەنێن کە تیایدا پێشکەوتن و چاکسازی زۆریان بە خۆیانەوە بینیوە. لە کانونی یەکەمی ساڵی 1969دا باری تەندروستی شێخ ئەحمەد تێک دەچێت و لە نۆی ئەو مانگەدا بە هەلیکۆپتەر دەبرێتە بەغدا بۆ چارەسەرکردن، بەڵام سەر لە بەیانی 11 مانگ لە نەخۆشخانەی ئیبن سینا لە بەغداد کۆچی دوایی کرد. نام و سەربەست NRT.